بێگومان ئێمە ڕۆژانە لەگەڵ هاوکارانمان لە نیوزڕۆمی کورسات نیوز کار دەکەین و هەر لێشەوە بەرنامەکە ئامادەکەین و ئاگامان لێ کە ڕۆژانە ئەوان زۆر ماندوو ئەبن تاکو گەشتەکانی هەواڵ ئامادە دەکەن هەر لە هاوڕێیانمان لە سەر نووسەرەکان لە هەواڵسازەکان لە پەیامێرەکان هەمویان هاوکارن لەوەی کە بتوانن زانیاری باش بە بینەران بگێنن. ئێمە لە ئەم بەشەی بەرنمەکەیە ئەمانەیە گفتوگۆ بکەین لەسەر ئەو بەشە گرنگەی کورسات نیوز لەگەڵ هەژار عەلی سەرنووسەری کورسات نیوزە گفتوگۆ دەکەین. هەژار بانی باش. بەیانیت باش کاکەژار. باش زۆر سوپاس. بەخێراتی. زۆر سوپاس. ساڵی نوێتان پیرۆز بێ. لە تۆش پیرۆز بێ. لە برادرانم لە پشتی کامێرا و کۆنتترۆل و ژووری هەواڵ و هەموو کارمەندانی کورسات و ساڵیادی دامەزراندنی کورساتیش لە هەموو کارمەندان پیرۆزەکەم لێوەی عزیز هیوادارم ساڵێکی پڕبەرهەمتر و باشتر و بەرەو پێشبردنی کارەکانمان بێ. دەست خۆش بێ. سپاس بۆ هەموو شتەکان ئامادەیە بۆی کە سویتە دەرەوەتر نەشتەکە بڕۆ خەمە نەبێتیوە شتەکان ئێوە ڕۆژانە ئەم کۆنتاکتی بەردەوامتانێ هەژار لەگەڵ هەم پامێرەکان و سەرپەرشتی هەواڵسازەکانی شەکەن پێمان بڵێ ڕۆژانە چۆن ئەو کارانە ڕێکەخەن ئێوە سەر نووسەرن چونکە ئیتر هێدی ئەو شوێنن ئەو بەشن. ڕاستە کاک ڕەنجێ ئێمە وەکو چۆن بڵێ وەکو خۆت ئێمە هێدی بەشەکەین بەڵام لەگەڵ ئەوەشە تەبەن ئیشی کاری ڕاگەیاندن ئەبێ بە یەک تیم بێ ینی ئێمە هەموومان وەکو یەکین بێگومان وەکو یەک کارەکەین ینی بەردەوام هەمومان وەکو چۆنەڵێ ڕەبتێکی زۆر باشمانەیە بەیەکەوە ینی لەگەڵ مەرج نیە تەنها بن لەگەڵ هەواڵسازەکانی خۆمانە بۆن لەگەڵ برادرانی بەرنامەی بەیانی ئێوە بەرنامەی بەیانی کورسات نیوزە لەگەڵ کەش و هەوایە لەگەڵ نەشتەی ئابوووریە میهرەبانە لەگەڵ خات و میهرەبانە زۆر سعات دو زۆر جاریەتە لێ و هەواڵە بۆ لا نەبردبوو کەش و هەوا بوو ئەڵێم بیرم چویانیەوە جا ئێمە بەردەوام وەکو یەک تیم کارمان کردووە یعنی ئەومان نەکردووە بە قیاس کە چۆنی چۆن بڵێ ئیشەکان لای چێ بن بەڵام گرنگەوەی ئیشەکان بکرێ تەوزیعمان کردووە ڕۆژانە ئیشی خۆمان تەوزیعەکەین ئەوە یەکێتە سەرشانی منەکەتە سەرشانی برادرانی تر بە یەکەوە ئیشەکانمان ڕایەکەین و هەرواشمان کرد و هەرواشە بین ئەنی زۆرە باشی تەنسیقمانێ زۆر باشی شوکارەکانمانەکەین ئەتەوەی لە توانامان بێ کردومانە و دەستان خۆش هەڵمانداوە شێوکی باش بەڕێ بکەین. دەستان خۆش بێ کاکەژار دیارە ئێوە ڕۆژانە لەگەڵ هەواڵی گەرمدا مامەڵە دەکەن زۆر جار ڕەنگە من لە بەروی ینی بەرکەوتنمان هەیە بینی وما 5 دقەی ماوە بۆ پێشکەشکردنی هەواڵەکان و نەشرەکان هەواڵێک هاتووە یەکسەر ئیزافەتان کردووە. زیادکردنی ئەم هەواڵانە و وردبینی بە ئاگابوون لە هەواڵەکان تا چەندە کارێکی قورسە؟ ئەتوانم بڵێم قورسەکەی چۆن ینی چۆن بڵێ تەنها ئەو ئاستەنجەکەت بۆ دروستەکە جناوکو ئیشەکە قورس نییە کە تۆ کە لە ئیشەکە لە مەجالەکە کە کارەکەی ئیشەکە وەکو هاو دروستکردنی هەواڵەکە و داخلکردنی و ئیزافەکردنی بۆ سکرێپتێکی هەواڵ ئەمە قورس نییە بەڵام چۆن بڵێ کاتەکە ئەوەیە کە تۆ ئەم هەواڵە ئیزافاکەی مۆنتاژ ئەبێ ئیشی بۆ بکە تایپێست ئەبێ ئیشی بۆ بکە هەواساز ئەبێ ئیشی بۆ بکە بێژەر ئاگدار بکەیتەوە وەکو ئیشەکە قورس نییە بەڵام لە هەمان کاتە دێتەوە سەر ئەوەی یەکتیمەکە کابێ هەمووی بەیەکەوە لە یەک کاتە عنیەوە نییە بەس من بڵێم بەس من هەواڵەکەکەم و بەس من حازریەکەم یاخود بەس بێژەرەکەی خێنێتەوە نە ڕاستە بەس ینی ئەوەی کە ئەبینرێ بەس بێژەرە بەڵام لە پشتی ئەوە ینی تیمێک لەو کاتەیە ئەگە یەک هەواڵش بێ چەند کەسێک مەشغوڵە بێ لە سەرۆکستاف و لە هەواڵساز و لە مۆنتاژ و لە تایپێست و ئەوانە هەمووی مەشغوڵی ئەو هەواڵا بن ئێتر هەواڵیش خۆی ئەسەپێنێ ینی هەواڵ گرنگی هەواڵ خۆی ئەسەپێنێ ینی هەنی هەواڵەیە کە تۆ ناو لە شەش ئاوێ ڕاستە خۆ بێ باسی بکەی هەنی هەواڵێ بۆ نەکە کەمێک دواش بکەوێ لەبەرەکە بنە شتێکی سارد بێ زۆر کێشەی نییە ینی زۆر تاسیر ناکە ئەگەر کەمێکیش دوای بخەی بەڵام هەنی هەواڵ هەیە ناچاری ئەبێ ئەو دەقەیە بێژەر ئاگدار بکەیتەوە بە ئێستا بکرێتە سەر شاشە تر هەواڵەکە خۆی ئەسەپێنێ گرنگی هەواڵەکە خۆی ئەسەپێنێ کە چۆن تەعاملی لەگەڵەکەی باشە هەژار من ڕۆژانە بینم و جاری واشێ بەشداری شەکەین لەگەڵتانە ئێوە ڕۆژانە دوو جار تیمی هەواڵ تیمی ناو نیوزڕوم کۆبنەوە و پلانی ئەو ڕۆژەتان دانێنەوە هەم بەیانیان زوو هەم ئەو کاتانەشی کە ستافی دووەم دێن بۆ کورسات و لەوێ کارەکەن ئەمە ئەو دانانی پلانە وەرگرتنی ڕاوبۆچوونی هەواڵسازەکان چی هەیە چی نییە ئەمە چۆن کاریگەری لەسەر ڕوتی
کارکردنی ئێوە لە ڕۆژانە لە کورسات نیوزە یاخود لە ژووری هەواڵی کورسات نیوزە ئەکات ینی گرنگیەکەی ئەمە چییە؟ کاکە ڕەنج گرنگەکەی وەکو خۆت باست کرد ئێمە ڕۆژان دوو جار کۆبوونەوەمانەیە هەم بەیانیان هەم ئێوارانیش پێشەوەی کە دەست بکەین بە ئیش ینی بۆ نمونە کەمێک کات تەرخانەکەین بۆ ئەوەی کە هەمومان سێرچێک بکەین بزانین چی هەیە و چی ئەگوزارێەوەکەوەی وترێ دواتر کۆبوونەوە ئەکەین کارەکان دابەش ئەەکەین گرنگی ئەم کۆبوونەوانە ینی چەند شتێکە یەکێک لەوانە ئەوەیە کە ئیشەکان تۆ دابەشی ئەەکەی ینی هەر کەسێکی تر لەو کاتە بەدوها ئیشەکانی خۆی ئەزانێت چی و چیە بێت چی بکە من ئەزانم ئەبێت چی بکەم هەوارسازەکە ئازانێ بێت چی بکە ینی زۆر بەی کات برادرانی مۆنتاژ دەگەڵمانە ئامادە ئەبن ینی بۆ ئەو خەبەرانی هەواڵانی کە باسی ئەەکەین چی بکەین چۆن سوترانە باسی سوورەکەیان نەکرێت چۆن سوورەکان ئامادە بکەین ئەوانیش بەشداریەکە نەک تەنها بڵین ئێمە و هەوارسازەکانمی جگە لەوەش ینی ئێمە بە حکمی ئەوەی کە ئەولەوێتی ئیشمان سەرەتا بۆ کاری ناوخۆیە بۆ هەواڵی ناوخۆیە بۆ خەبەرانەیەکە لە ناوخۆی ئەمان ئەوانی کە بۆ خەڵک گرنگە بەڕاستی و دواتر ناوچەی و جیهانی ئەوانە لەسەر هەموو ئەمانە گفتوگۆکەین هەواڵەکان ئەگەر جیهانی بن ئەگەر ناوخۆیی بن ئەگەر ناوچەیش بن گفتوگویان لەسەرەکەین و دابەشەکەین تر هەر کەسێک و کاری خۆی ئەزانێ بەدەر لەوە ئەوەی کە تۆ کارەکان یا هەر هاوکارێکی ترمان هاوڕێکی ترمان کە سەر نووسەرن بڵێن کارەکان دابەشەکەن کاکفەرید و کاگڕێوار و بڵێ جاری وایە گۆرانی ژەبێ بەس گۆرانی شارەوەڵامان جاری وایە با من ئەوەش ئیزافە بکەم لاڤەش یارمەتیمانەیە شنیار یارمەتیمانەیە لاڤەکە بێ بەسەر نووسەرمای خێریش زۆرجارکە بووە بەسەر نووسەر یەکسەر موچەی ئێمە ژاتوە هەموو برادران ئەوانەی کە زۆر کاسوتفەی کردو ینی بۆ نەحاڵاتێک کتوپڕات پێشەوە بەڕاستی دەستی خات و میێرەبان خۆش و باسی کرد ینی هەموو برادرانە ئەنی تەواو هاوکار و پشتیوانن ینی کاگۆران لاڤەخان شنیارخان برادرانی تر هەمویان ینی هەر ئەوە نییە بڵێن بە تەنها ئێمە ئیشەکاکەین بەڕاستی با نەبێتە ئەوەی کە بڵین بەس ئێمەین بەس ئێمە نین ڕاستە من و کاگڕێبوار و کاکفەرید ڕۆژانە ئیشەکەمان وایە سەر نووسەرین بەڵام برادرانی تریش هەمویان هاوکار و پشتیوانی بێگومان ئەوان نەبن ئێمە هیچمان پێ ناکرێ بەڕاستی تیمەکەیە بە تەشید ئەوان ئەو تۆ باستکرە و هاوکاریەیە کە میدیا خۆی ئەڵلقەیەکی گرێدراوە بە دوایە زۆر کاتە قسەیە کاکە ڕەنجەڵێم کاری ڕاگەیاندنەوە و کلیلێک وایە کلیلێکەکە تەماشای بکەی چەندانێکی بچووک و گەورەی پێوەیە بە هەمویان بە گەورە و بچووکەوە یەک ئیشەکەن دەرگایەکەکەنەوە ڕاستە بە هەمویان دەرگایەکەنەوە یەک بەپی بەرپرسیارەتی خۆی هەرێکە بەبێ پرسیارەتی خۆی اینجا بن دایمەواڵە مەڵە میشی ڕاگەاندن و کلەوە ینی کەس بەبێ ئەوی تر هیچ نییە هەمووی وەکو یەک وایە هەمووی بێ وەکو یەک تیم کار بکە ئاین بڵێ من ناتوانم بڵێم بەس منم هەواسازێک بڵێ بەس منم پێشکەشکارێک بڵێ بەس منم بێژەرێک بە هەماشەوە هەمووی وەکو یەک وایە هەمووی وەکو یەک کارەکە هەمووی وەکو یەک ماندووە بێ بێگومان دیارە کاگەژار جگە لە سازکردنی هەواڵ و بابەتەکان و زۆر کات بۆ بەیانی کورسانیز ئەزێ دەکێشن و بەڕگەیەکی ئێمە هەواڵەکانی ژووری نیوزڕوومەکە لە کاشمێر دوایەوە نیەوە ئێوە بۆمان ئامادەکەن هەندێک کات بیرتانە چێ بۆچی وڵی ترەوە بڵێم چی بێگومان بە ئیشەکەوەیە چونکە ئێمە سعادە نەشتەی هەواڵمان هەیە ئەتر تۆ ینی برادران لە کە هەشتێنە ژووری هەواڵ دانیشن زۆربەی کاتنە پلانەکان دانی تۆ مەجموعە پامێرێت ئیشی پامێرێت هەیە تاوان ئێمە ینی پشتبەستنی یەکەممان بۆ هەواڵ بۆوانە جاتر پامێرەکانمانن ئەتر کە تۆ جاری وایە مەشغوڵی پامێرە بیت و لەسەر بۆ نەمەوزوعەکان وەرەگریت و بابەتە تەوەرەکان چیەوەوان مەشغولانە بۆ جای ترەوە ئێوەمان بیرێت پێکمان هەمیشە یارمەتی دەر و هاوکارێکی زۆر باشی ئێمە دەستان خۆش بێت ماندوو نەبن هەمیشە ماندویانەکەین لەگەڵ کاری هەمومانە و ینی ڕاستە هەمومان ماندووە بین بەڵامی تر ئەوە کارێکە لەسەر شارمانە بێت جێبەجێ بکەین باش لەگەڵ ئێمە مرتاحن لە ژوورەکە زۆر نا بۆ ناچارین تازە بوون لە منمان تازە بووینەتە بەشێک تازە بووین بە کوڵکتانەوەی ترەوە نییە تازە لە ژوورەکان بەڵام بەڕاستی دایمە هاوکاری ئێمە هەمیشە یعنی ئەگەر شتێکمان بوێ یا مەسەڵەن لە تەوەرێکە بمانەوەیە بۆ چوونێک وەربگرین یا شتێک بێ پرس و ڕاژ هەڵمانداوە ئێمە بەش بە حاڵی خۆمان و هەم ئێوەشانی ئەوەی ئاگدار بین و نەکەوەی ئاگدار بین چووکە بەردەوام ئێمە ڕەبتمان بەیەکەوەی لە ژوورەکە و بەیەکەوەین و کارەکان بەیەکەوەی ئەتر ئەوەی بکوێتە سەرشانی ئێمە هەڵمانداوە جێبەجێ بکەین ئەوەی لە سەرشانی ئەوە بەتەڵنیاوە جێبەجێتان کردووە
ئەتر بە دڵنیاییشەوە کەم و کوڕی و هەڵە ئەوە لە بێت بەڵام هەڵماندا ئەوەی کە بتوانین کەمترینیان ینی کەمترین هەڵەمان هەبێ کەمترین کەم و کوڕیمان هەبێ لە ئیشەکانە بەڵام هەر ئەش بێ بتێو نەتەوێتەوە کە ئەڵێ ئەوە هەڵە ناکا کە کار ناکە کە تۆ کارت کرد هەڵەش ئەەکەیت و کەم و کوڕیش دەبێ بەڵام هەوڵمانداوە زۆربەی کات کەمترین هەڵە و کەمترین کەم و کوڕیمان هەبێ لە ئیشەکانمانەوە بەردەوامیش وەکوت و دووپاتێکەکە و بەردەوام هاوکار و پشتیوانی یەکتر بووین لە ژوورەکەیە هەموو ئەوانەی کە لە ژوورەکەیە بەیەکەوەین هەموو ئەوانەی کە ڕەتیان بە نیوزڕوومەوە هەیە ینی هەموو بەشەکان هەم MCR هەم مۆنتاژ کۆنتترۆل کامێرامانی ئەمانی ئستۆدیۆ با بڵێن هەوارسازەکان بەیانی کورسات نیوز و کەش و هەوایانی هەمویان تەنانەت بۆ نەبرادرانی کورسات تایمزیش کە لە ژوورەکە لەگەڵمانان بەردەوام ینی پەیوەندی باشمان لەگەڵ ئەوانیش ینی ڕەبتمان بەیەکەوە هەیە ئاگداری ئیش و یەکترین هەڵدین وکو یەکتیم بەردەوام هەموو مامەکو یەکبین بەڵێ کاکەژان دیارە لە دەستپێکی ساڵی نێو و هاوکات کە کورسات پێئێنێتە ساڵێکی نوێی تەمەنیەوانێ لە خزمەتکردنی باکاری میدیایی کۆمەڵێک بابەت هەیە کە ئێوە کاری لەسەرەکەنەوە ئەوەی کە زیاتر ئێوە جەختی لەسەرەکەنەوە کاری لەسەر بکەن چییە وەکو نیوزڕوومی کورسات نیوز ئەوەی ئێمە لە ڕابرد و شاکردومانەوە لە ئێساش بە دواوە بەردەوامین لەسەری تەبەن لە هەواڵە دووشت زۆر گرنگە وردی و خێرایی زۆر گرنگە و ڕاستگۆیی زۆر گرنگە ئێمە هەوڵمانداوەمە بپارێزین ڕەنگە هەندێک جا هەنشتمان بەسەرات تێپەڕ بووە بەڵام هەوڵمانداوە ئەمە بپارێزین و ڕاستگۆیی خۆمان بپارێزین و وردی و خێرایەکەشمان بپارێزین بەڵام هیچ کاتێک هەوڵی ئەومان نەداوە وردی بکەین بە قوربانی خێرایی ینی شتێک بەستە بەرەی بخێنە سەر شاشە و هەبێت بە هەڵە بیکەین هەوڵمان نەداوە ئەمە بکەین ینی هەوڵمان داوە هەر شتێک ڕوویابێ هەر بابەتێک ڕوویابێ بە وردی ئیشی لەسەر بکەین ینی تەواو معلوماتەکەمان بۆ ڕوون ببێتەوە زانێرەکانمان بۆ ڕوون بێتەوە ئەو کاتە خستێتمان سەر شاشە دەستان خۆش لەبەرەوە ینی بۆ دەستگای میدیایی بە هەموو بوارەکانیەوە چی بینرا و چی بیسترا و چی خوێنرا ینی سۆشیال میدیا وردی و ڕاستگۆیی زۆر گرنگە بەڕای من ئەمانە لە خێرایەکە گرنگترن ینی زۆر کات میدیا هەبووە شتێکی ڕوویاوە بە پەلە خستو لەسەر شاشە معلوماتی غەڵەتی یا و دوایی بۆ خۆی پۆزیشی هێناوەتەوە ئەم پەلەیە ناکەم و پۆزیشی نایەنەوە پۆزیش عیبە نییە پۆزیش عیبە نییە ئینسان هەڵاکە بەڵام تۆ لەو کاتەیە ڕاستگۆییەکەت و وردیەکە دەکەت بەقی بە قوربانی خێراییەکەت ڕاستە بێگومان لەبەر ئەوە خێرایەکە بەڕێی من بکەی بە قوربانی وردی و ڕاستگۆییەکە باشتر سپاس بۆ هەژار عەلی سەرنووسەری هەواڵ لە بەشی نیوزڕوومی کورسات نیوز بەخێر بێت سەرچاوان هەژارجان دەشتان ساغ بێ و مادوو نەبێت بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت